لەو سەر ئەو چەمە ئێمە 8 بەنداوی پێشنیارکراومان هەیە کە لە بەنداوی ئەستێڵەوە دەست پێ دەکا و کۆڵۆ و شووتر بەنداوەکانی کە بە دوای دادێ کە ئاوەکانە ناوچەی قراخەوە دەڕژێنە ڕووباری سیروانەوە. ئەو بەنداوە دیارە لە دراسی استراتیژی جێگەی کرایتەوە تێدا هەیە و ئەو بەنداوە کە بڵێن کاری بۆ کراوە کارەکانی تاوە نەبووە زیاتر لە 195 بەنداوەکە تەواو بووە ماوەتەوە کاری سەرڕێژەکەی ئێستا کە پلاک نەکراوێ ئەو مانگل لەدایتەوە دیارە کاتێک بەنداوە پڕدەوی لە سەرڕێژەکەی دەڕۆ بۆیە دڵدیانی لەوەی کە کێشەی دروست دەبێت ئەویش گۆڕانکاریەکە نردومانەتە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران تا ڕەزامەندی گوژمە زیادەکەی نەکردن ناتوانین ئاوەکە بگرینەوە ناتوانین ئەو بڵێن بڕگەیش جێبەجێ بکرێت بێ ڕەزامەندی. سەبارەت بە ئاوەڕۆیەکان زۆر شتێکی ئاسایی ڕژانی ئاوەڕۆ برژێتە بەنداوێکەوە خۆ ئەگەر بۆ کشت و کاڵ بەکار بێ ئەوەکە تەسیرێکی سلبی لەسەردانی ئێستا و بەنداوانەی دۆکان و دەربەندیخان لە سنوورەوە تا دەگاتە تا لە سنووری هەرێمەوە دەردەچێت چەندین ئاوەڕۆی تێداڕژێ ڕاستە ئاوەڕۆکە تا بکرێت لادەی لە بەنداوەکان یاخود حتاتی تەصفیە لەسەردا بندرێ ئەوەی بەنداوی دەربەندیخانیش ئاوەڕۆکەی کارێکی ئێستا کەشفی ئەوەش کراوە کە ئاوەڕۆکەی لێ لابردرێ بچێ لە تەنیشتی بەنداوەکە بڕوە بەڵام ئەوە دیار ئەوەش ئەوەی تا وەزارەتی شارەوانی ئەوەش کاریان لەسەر کردووە بەردەوامیشم بۆ بتوان بودجەیەک یا گوژمەیەک تەرخام بکە بۆ ئەوەی ئەو ئاوەڕۆیە بتوانن لە نەڕژێتە ناو بەنداوەکە و لە تەنیشتی بەنداوەکە بڕۆ.